منال تازە ئاوایە لانێ دوو دەقا شیر خوا جار پێنج دەقا شتەوێت بێتە دووار تۆزە شیر خواتە لەبەرێنە زۆر ماندۆرە هەم سیاحەتی دەرونی جەزبەکە سەری گۆیمان کرد بە پێی گەورەی و بچووکی گۆیمان کرد کە ئەم قیاسەی سرنجەکان بەکارێنی سەحبی گۆیمان کتێبێتی تاوەکو چەند سانی ڕای ئەکرێت تاوەکو گۆیمان کەکرێت تۆزێ دەترە جێنێتە دەرناو شێوازی تر ئەگەر ئەم شتانە مەساج و ئەم تەکنیکانە ئیسفادەی نەبوو ئەم پۆزیشن زۆر گرنگە ئەو پۆزیشنەی کە مناڵەکەت لە سەری مناڵەکە لەبەر سنتایە و مناڵەکەش لە دواوە دوێنێ پێم ئەمشانە کە سەری مناڵەکە سەپۆرت دەکەیت و جەستەی لەسەر دەست ئەبێ یاخود لەسەر بۆشەکە دەیانێکە لە باوەشتە بۆ شێوازش ئەتوانین دووبارە ئاسانتر بۆی منکەکەت مناڵەکەت بیکرێت و ئەگەر فرات بێ بێتە دەرەوە باشە بەخشانی دەوی مناڵەکەت بێ لە ڕێڕەوی بۆی منکتەوە کە کلیشێکی تیا کە پرینەی تیا بچێتە بۆی منکتە بچێتە ناو سنتەوە تووشی ئەو حاڵەتە بکەم لەبەر و تووشی ئەم حاڵەتە دەبی وتمان کێشە کلیشەکە زووتر چارەسەر بێ بەچی ئەیناسینەوە یەک لای بۆی مەمکەت تەنها بەشی سەرەوەی یا بەشی خوارەوەی بە تەواوەتی سوورە بێتەوە سری ئەەکەی ئەم لای تۆزێک بەرزتر بۆتەوە ئەم تۆزەی سوور بۆتەوە یان وردەور لە هەستەکەی لێ سەرتا ئێرە سوور بۆ وردەور لە دەشەنا پاسڵ لە سوورە بێتەوە ئەم شوێنێکە ڕەح بووە ئازاریشی هەیە کە دەسیرەی ئازاری هەیە چەندە مەساج بۆ سنتەکەی ئەم شوێنێ دوو نابێتەوە ئەمە یانێ چیە نیشانەیەکی زۆر سەرەکیە بۆ ئەوەی کە حتمەن تۆ تووشی ئەکاوێت اینجا چۆن چارەسەرێکەکەی ئەمە ئیتر چارەسەری لە ماڵەوە نییە بە گەرمیلیان و بە سەحبکردن و بە ئەزێدانی خۆت بە مەساجێکی زۆر بەوە چارەسەر نابێت کە گەشتە ئەو حاڵەتێک کە سووربوونەوەت هەست پێ کرد تا لێ هات دەرز و تات لێ هاو حتمما ئەوێ بچیتە لای دکتۆری نەشتەرگەری گشتی ئەو دکتۆرانێکە چۆڵی کێشەی مامکە بچێتە لایەن و چارەسەرێکن بۆ ئەوەی کە لەوانەیە لە سەرەتایە بەس بە تەنها چەند عیلاجێکی کەم چارەسەر بێت هێشتا نەیتوانێت پوشیدەیەکی خۆیە بجارێک تۆزی گرتەوە ئیتر دوای مەساجێکی زۆر باشمان بۆ کرد و پۆزیشنەکانم بەلای کەفێکی چۆن سنگێ بکەیت پۆزیشنەکان بەر بەڵێ ژینی مناڵەکەیە بۆ هەستێکی زۆر زۆر عەجیب و کاتێککە مناڵەکە دەستەکە بەشی خواردن مڵچەمەڵ خۆی هیلاکەکە اینجارێک سەر مناڵەکە ئارەقە کاتۆ تۆزێ مشیە لە بۆچی لەبەر ئەوەی کە زۆر هیلاکە بە بەڕاستی هەوڵێکی زۆر زۆری ئایا هەموو ئەم مەسولکان و شێوەیەی بەکارێنێت تاوە توای چوارتەوە لەشی تۆ دەربێنە بەتایبەتی سەرەتا کەشە تۆ زۆر هەستە ئەم خولە لە هەفتەی هۆشیاری پێدانی شیری دایکە هەفتەیەکی جیهانیە کە لە 1 بۆ 7 ئەم مناسبەیەمان هەیە پێمان خۆش بوو خولێکی دوو ڕۆژە بۆ دایکانی دووگیان و ئەو دایکانی تازە دایکن کە تازە مناڵیان بۆ بکەینەوە لە مدەی 2 ڕۆژ بوو کە 5 سعات بوو تەواوی خولەکە کۆمەڵی چالاکی و دکتۆری پسپۆری ژنان و مناڵبوون دکتۆری دەرونی پەرستاری بە ئەزمون لەسەر بواری شیرپێدانی سروشتی و یارمەتیدانی دایک کۆمەڵێک بابەتی زۆر بە پێزمان پێشکەش بە دایکان کرد کە سوپاس بەخوای گەورە دایکانی بەشدار بوو فیدباکی زۆر باشیان لێ بوو کە زانیاریان زۆر باش پێیا کرد بوو لەسەر خولەکە طبعا شیردانی سروشتی زۆر گرنگە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە بۆ دایکەکە بۆی کە جەستەی دایکەکە باشی بگەڕێتەوە بە باری ئاسایی خۆی لاین دەرونی ڕێک بێت و توشبوونی بە خەمۆکی زۆر کەمتر بێتەوە تەنانەت ئەڵێن ئەو دایکانەی کە مەسەن هەر خەمێک هەر ناڕەحەتێکیان هەبێ کە دەسەکەن بە باوەشکردنی مناڵەکان و شیرپێدانیان زۆر خەم ڕەوێنە بەڕاستی بۆ مناڵەکە و مناڵەکە گەشەی جوانە گەشەیەکی تەندروست و باشی ئەبێت لایانی زیرەکی بەپێی توێژینەوەکان ئایکی مناڵەکە باشتر ئەبێت ئیکی مناڵەکە باشتر بێکە لایانی کۆمەڵایەتی مناڵەکە لەبەر ئەوە هەتاوەکو چەنە باسی سوودەکانی شیری دایک بۆ دایک و بۆ کۆرپەکە بکەین بەڕاستیەکەمە حتا کۆمەڵە سوودی کۆمەلگەشی هەیە تەواوی کۆمەلگە سوودمەند دەبێت لەوەی کە ئەگەر مناڵەکان بە تەواوەتی هەمووی بگەڕێنەوە بۆ شێوازێکە شیری دایکیان بخۆن خوازیارم هەموو دایکێک کە بڕیاریاوە دووگیان بێت و بڕیاریاوە کەسێک تاکێک بێنێتە کۆمەلگاوە هەر لە سەرەتای تەمەنیەوە باشترین مەخلوقی خوای گەورە مەسەلەن باشتری دروستکاری خوای گەورە کە بۆ مناڵەکەی و بۆ گەشەکردنی باشی مناڵەکە شیری خۆیەتی بڕیاری تەواوەتی بە ڕاستە ئەستەمی زۆرە ئەو ڕێکار و ناڕەحەتیانێکێنە ڕێی دایک و مناڵەکە ئەتوانێت دایکە زۆر بە ئاسانی بە ڕاوێژێکی ئاسان بە چوون لای پزیشکێکی پسپۆر چوون لای پرستارێکی پسپۆر بەڕاستی کێشەکانی چارەسەر کات بەردەوام بێ لە شیردانی خۆی ینی گوناحە ئەو
چەند دڵۆپە شیرە زۆ گرنگە لە دەمی مناڵەکەی بگرێتەوە یاخود نەیاتێ خاستن کە هەان لە چەند ڕۆژ دەرتا تا 3 تا 5 ڕۆژ ئێماڵین ژەکمان هەیە ژەکە حتمما پێویستەکە بێ بە مناڵەکەت ئەگەنا بەڕاستی وەک تاوانێک وایە بەرامبەر ئەو مناڵانە کە تازێنە دنیاوە چونکە پڕ لەمەە ئەبۆ مناڵەکەت.